هەنارخان شتێکێ دەمێ پێت بڵێم ئەو پیاوە سەرباز پیاوە شۆندە خراپ نییە ئەو ئەتی خۆش دەوێ ڕق لە دڵ مەبە ئاگری تێبەر بۆ لە بۆت ئەوە بوو ئیشە گرنگەکەت؟ چ خۆشەویستێکە خیانەتە دەکا ئەو خیانەتی لە من کرد تێدەگەی؟ ڕاستە خیانەتی کرد بەڵام تۆ لێبوردە بە ناکرێت کاک سەفین ئەمن دەزانم تۆ کەسێکی زۆر باشی کەسێکی بەڕێزی بەس ئەگە ئەو هابی خەڵک قوتت دەدەن تێدەگەی؟ هەنارخان هەموو جارێ بابم دەرێ تۆی ڕق لە دڵتان مەچینن لێبوردە بن بۆ شەوان بە ئارامی بخەون سینگتان فراوان بکەن و لێبوردە بن بەس ئەو کات خەڵک ناڵن تۆ لێبوردەی دەڵێن تۆ دەترسێ تۆ کەسێکی ترسنۆکی شتێکەیە دەمێ پێت بڵێم دەزانی ئەوانەی کە زۆر بیر دەکەنەوە تووشی چەندین ئازار و جەڵتە و نەخۆشی دەبێت چی بوو؟ ئەو سەربازەکەم شێ هات بەڕاستە وەرە دانیشە وەرە کاکسە من پێتم وت پێی بڵێ بۆ پێی ناڵێ سەبر تەحەبرت نییە یعنی ئەو دانیشت بۆ پێم دەبەوە کاکسەفین من پێتم وت پێی بڵێ ئاواز لێرم مەکە وەک بەشەر پێت گوت باە ئەسە من ئەوام لەدەهات نییە پێت دەڵێن ساکەوت کاک سەفین تۆش خیانەتت لە من یانەتی چێ؟ تۆش وەکیوی خائینی یانەتی چێ ئەوە چ بکەم ئەو چ جنۆکەیە لە هەموو شوێنێکی بەدووتا ئەی ئەو شوێنی مە لە چێ دەزانم هەموو چ جوانم ئەی تۆ لۆ سەعاتێکە لێمە دانیشتی مەتحەوی دەکەی کاکە مەتحکردنی چ ئەمە دەبێ ئاوەکی بۆ ئاگرەی داکەم پێویست ناکە ێ باشە لەبەر چی؟ نام هەوێ کاکە نام هەوێ کاکە دزانی چیە؟ ئەمن هاتیمە لایەنگۆ ئیش بکەم نەهاتیمە ناو کێشەی خێزانەکەنگۆ هەڵ بکەم تێگەیشتی؟ کاک سەفین ببوورە من زۆر عەسەبی بووم تەواو حەق بە تۆیە دەتوانی بڕۆی بابا چەند جار پێم گوتی تەماشا ئەلبومانە مەکە ئاخر خەفەتی پێ دەخۆی دوای من ئەلبومانم شاردووەوە چێ دایتێ دەستی تۆ؟ لەیلا لێگەڕێ کوڕی خۆم ئەو خەتای نییە خەتای خۆمە بە خۆم ئەلبومەکەم بینایە سەفی بابەکە جۆرە بابە دەڕابکە ئەم دەزانین بە تەماشای ئەلبومانە دەکەم هەر لاپەڕەکی ئەلبومانە هەڵدەدەمەوە کۆمەڵێک هاوڕێی بۆ وەفام بەبی دێتەوە کۆمەڵێک خەرکی جوانم بەبی دێتەوە لە سەردەمی مام ناوەک ئەو سەردەمە ئێستا ئەو برادەرانە هەمووی دووڕوو حەسوود چاو نەفەس پیس نەخۆش سەردەمی وەفا و دڵسۆزی بوو سەردەمی خۆشەویستی نیشتیمان بوو
ئەمە هەمومان نیشتمانمان خۆش دەویست ئەمە دەبووینە بینای ئەو نیشتمانی جانی خۆمان بەخت بکەین نەک وەکوی ئێستا هەندێک کەسەیە باسی نیشتمانی لۆ بکەی هەر گاڵتەی پێدێ کوڕەکەم یاڵا سەری خۆتان بوانە مێشێنن هەستە خواردنەچ خۆشم لەوام دەکەین هەستە با بچین بیخۆین هەستە بابەجان خۆت دەزانی لەوەتی دایکم مردووە هەر تۆ خواردن دروست دەکەی چییە سیقەت بە من نییە من خواردن دروست بکەم نا بابەکەم نا کەس هەیە سیقەی بە کچی خۆی نەبی خۆم دەزانم دەستایش زۆر باشە بەس ئەوە بەبیستی خۆمە حەز دەکەم ئەم خواردنتان لۆ حەز دەکەم ئەگەر ئەنگۆ بابی خۆتان خۆش دەوێت کوڕەکەم هەوڵدن سەرکەوتوو من لە ژیان مەیەڵە قسەڵکی خەڵکیمان بێتە سەری ئەوە ئاواتی منە بەوەی خزمەتی من دەکەن واز لە خواردنی بینەوەی و باتان بەجێڵن هەتا ئەمن مابم پشتین گۆمە هەرچی بتانەوێت لە پشتان وەستایمە